لەم ڕۆژانە دەنگۆیەک لە سۆشیال میدیا بڵاو بووەتەوە کە گوایە گڵۆپی سویچ پلاک و کەلەی بارگاویکردنی مۆبایل یعنی شاحنەی مۆبایل کارەبایەکی زۆریان پێویستە تەمان گڵۆپە بچووکەکە ئەو گڵۆپە بچووکە سوورەیە کە لەسەر پلاکی کارەبا هەیە لەو ڤیددیۆیە ئاڵێت کە ڕۆژانە ئەو گڵۆپە سوورە بای نزیکەی 500 دینار کارەبایان ئەوێت بەڵام بە پێی بە دوواداچوونی ڕوودا و ئەو زانیاریانە هەڵەن و ئەو گڵۆپانە تەمان ئەمان لە چوارچێوەی پرۆژەی ڕووناکی یعنی ئەگەر ئەو بۆ ماڵانەی کە کارەبایان بۆتە 24 کاتژێر ئەو دەنگۆیە بۆ شێوە بڵاوکرا بوو بەڵام بە پێی بە دوواداچوونی ڕوودا ئەو گڵۆپانە ئەگەر 24 کاتژێر ئیش بکەن لە مانگێکە 5 دیناری تێچێ یعنی 5 دانە 1 دیناری اینجا لە ماڵەکان عادەتەن 1 دانەی تیانە زۆرترە ئەوەی کە حسابمان کردووە ئەگەر لە ماڵێکە 20 سویچ پلاکی ئاوا هەبێ لە مانگێکە اینجا ئەکاتە 100 دینار یعنی هێشتا ناکاتە 250 دینار اینجا لەسەر شاحنەی مۆبایل وا بڵاوکراوەتەوە کە ئەگەر 24 کاتژێر کار بکەن 1000 بۆ 2000 دیناریان تێچێ بەڵام بەپێی بە دوواداچوونی ڕوودا و هەر کەلەیەکی شاحینە لە مانگێکە 1050 دیناری تێچێ یعنی ئەگەر لە ماڵێکە بەردەوام 6 شاحینەی مۆبایل ئیش بکەن و مۆبایل شەحن بکەنەوە اینجا لە مانگێکە ئاکاتە 6000 دینار